ستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین دوو تەوەر باسەکەین تەوەرێکیان پەیوەندی بەو هەوڵانەوە هەیە وەکو ئەوەی کە باس دەکرێت کە ئەو ڕێژەی کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە 50,000 بەرمیل لەوت بەشی ئەوە ناکابی پاڵێون و ببێتە بەنزین و بەنزین بۆیە گران بووە ئەوەی کێکە لە باس و خواسەکان دوو جۆر واژوو کۆکراوەتەوە بەشێکی ئەوەیە کە عراق خۆی ڕاستەوخۆ بەنزین بدێرێ بۆ هەرێمی کوردستان و بەشێکی پەرلەمانتاران داوایان کردووە کە حەسەی هەرێمی کوردستان لە 50 بۆ 140,000 بەرمیل زیاد بکرێت. کێشەی بەنزین لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا یان بابەتێکە شتێکی ترە. پرسی موچە لە ئایندەدا لە عێراق لە هەرێمی کوردستان بۆچی بەم شێوەیە دواکەوت ئەمڕۆ 11 مانگە بەڵام هێشتا ئەڵێن وەزیر و توێتی ئەینێرم شتێکم پارەکۆ کردوتەوە و هەندێک پێشهاتی سیاسی و گۆڕانکاری سیاسی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان گفتوگۆی لەبارەوەکەی لە تەوەریەکەمدا بە میوانداری زۆر بەڕێز ئومێد محەممەد ئەندامی جومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆن لەوەی نوێ زۆر بەخێر بێت وارووا دواتریش لەسەر دیبلۆماسیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەر ڕووداوەکانی کە لە ناوچەکە ڕوو ئەدەن گفتوگۆکەین لەگەڵ دکتۆر دڵپاک تاهر کاگومێت دیمانەت بەخێر زۆرم پێخۆشە لە بەغاوێک ترمان نبینیوە هەر لە تەلەڤیزۆن منجەلاب سپاس حاڵت باشە بەڕێزی زۆر سپاس دەکەم خۆشحاڵم کە بە پەرلەمانتاری ئەدینم پەرلەمانتاری پێشوو پێشوو هەروە حسابێکە فەرقی ئینجا مەسەلەن باباسی ئەوە بکەین کە کڕۆکی کێشەی بەنزین پەیوەندی بە عێراقەوە هەیە ڕێک بەوە دەست بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک زانا سپاس بۆ تۆ و سڵاویش بۆ بینەرانی کورسات و بەرنامەکەشت تەمان ئەو قسە و قسەڵۆکانەی کە پارتی ماوەی چەند ڕۆژێکە لە میدیاکانی خۆیەوە باسێکە لەوەی کە 50,000 بەش ناکە یان داوای لە عێراق زیاتر ئەوە بیانوویە کە کاک زانا ئینسان تۆزێ منطقی و بە ئەقڵبیر بکاتەوە ئەزانێت کە ئەو قسەی ڕاست نییە لەبەر یەک سەبەب کاتێک کە نەوت بەشی پاڵاوتن ناکە یعنی بەنزین نامێنێ لە بازار لە بەنزیخانەکان بەنزین نامێنێ نەک گران بێ جیاوازی هەیە لە بینی نەمان و گران ئەمەی ئێستا هەیە بەشی هەموو ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستانەکە بەڵام گران کراوە نرخەکە گران کراوە و هۆکارەکەشی دیارە و پێشتر لە چەندین بەرنامە باس کرا دیاریکراوی کڕۆکی کێشەکەمە لەبەرەوەی کۆمپانیەکانی پارتی لە سنووری خۆیانە تیجارەتی پێواکەن و بازرگانی بە قوتی ئەو خەڵکەواکەن یعنی ئەوە نیە ئەو بەنزینە بەشی ڕۆژانە بەشی ژمارە ئەو نەوتەی کە دێتەوە 50,000 کە ئەوان ئەڵێن بەش ناکە دەبواە بەنزین نەمایە لە هەرێمی کوردستان کە تۆڵی بەش ناکە ینی بەشی پاڵاوتن ناکە بەشی ئەو ڕێژەیە ناکە کە هەرێمی کوردستان پێویستی بە پێیەتی لە ناوخۆیە بیپاڵەوێ بەڵام ئێستا ئەو ڕێژەیە هەیە کەواتە ئەم قسەیان ڕاست نییە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەم حکومڕانیە کە من ناوینانم حکومڕانی دوای دێنێت سەرەوە خاڵش چکە هەر ناوێکی لێ بنەی بۆی ئەشێ بەس حکومڕانی نەبێ قسەکە لەسەرەوەیە کە کۆمپانیەکانی خۆیان بازرگانی پێواکەن و ئێمە تەجروبەشمانێک کاک زانم ئەم حکومەتی ماوە بەسەر چووە لە ڕابردووە سیاسەتێکی بەکارێنەوە تا ڕادێکی زۆرش ئەم سیاسەتە بەسەر خەڵکا سەپێنراوە ئەوەیە ڕێژەیەک زیاد دەکات بۆ نمونە ڕێژەی کارەبا بۆ نازان مێگاواتەیان هەچەنواتەکە ئەیکاتە 180 دینار دوایی بۆ ئەوەی تۆ لە مێشکی خۆیان لە سیاسەتی خۆیان دەوێت لە 140 ڕایگرێ دوایی 5 دینار دێنێتی خوارەوە بۆی تۆ پێت وابێت لە 140 زۆر شتێکی باشی کردەوە بۆ ئەم بەنزینەی شوواکە قسێ بە لە بینی من و تۆ بینەرانە بمێنێتەوە سیاسەتی ئەم حکومەتەماوە بەسەر چووە ئەوەیە نرخی بەنزین بە 1800 لە 1500 تا 1800 جێگیر کات کردوێتی بە 2000 5 دینار 3 دینارێنێتە خوارەوە تا ئەیگەێنێتە ئەو ڕێژەی کە بە سیاسەتی خۆی دایناوە دەیەوێت بەم نرخە دیاری بکە دواتر بە خەڵکەڵێەوە تا لە 2000 گەیانمەوە 1800 تا ئەو کاتەی ئەو شتە لە مێشکی خەڵکی هەرێمی کوردستان ئەباتەوە کە بە 1100 بووە پێشووتر
باشە تا ماوەیەکی دیاریکراوە بە 2000 بێت دوای دێنێتە 1970 بە خەڵکیش بە پیاوەتی ئەیفرۆشێتەوە وەک مۆڵەوەی مردن پیشاندەم بۆی سیاسەتی مەجاعە برسیکردن یەکێکە لە پەیڕەوترین ئەو سیاسەتانەی دیکتاتۆرەکانی دنیا بەکاریانێناوە تۆ خەڵک برسیکە بۆ ئەوەی بۆ نمونە جادە قیرتاوکردنی بیرچێ ئاوی بیرچێ کارەبای بیرچێ داوای مەعاشکە داوای من بە تۆ ئەڵێم پێشووتر داواکارەکانی خەڵکی هەرێمی کوردستان چی بوو لە 2012 زۆر سەقفی بەرز بوو داوای پارەی کابانی ماڵە کرا داوای ئەوە ئەکرا بڕ لە کاتێکا مەعاش هەموو ڕۆژێکە بەڵام ئەم سیاسەتی برسیکردنی خەڵکە وای کردو ئێستا خەڵک تەنها مێشکی فۆرمات کراوە لەسەرەوەی کە مەعاش بدرێ بەڵام بۆ ڕێگریکردن لەم جۆرە سیاسەتە خۆشبەختانە هەوڵێک هەیە باش ئێستا ئەوان پەرلەمانتارەکانی پارتی ئەڵێن واژۆمان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە بڕەکە زیاد بکرێت جەناب دەڵێ پێویست ڕاستە ئەسڵەن پەرلەمانتارانی تریش ئێمە خۆشبەختانە کاکاوە ئەمڕۆ کە ئەندامی فراکسیۆن نیەمەیە لە پەرلەمانی عێراق واژووی کۆ کردووە بۆ ئەوەی لە بریە و 50,000 ڕاستەوخۆ بەنزین بنێردرێ بۆ هەرێمی کوردستان و ئەمە هەوڵێکە لە هەوڵەکانی فراکسیۆنەکەی ئێمە تەواان بە هاوبەشی هاوپەیمانەکەمانیێتی لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی هەنگاوێک ئەم قۆناغەوە بۆی ئەو بیانوەش ببڕین بەڵام بەڕاستی کاکزانە یعنی ئەوەی لە هەرێمی کوردستان نەگوزەرێ من پێشووتری شوتومەوە و ئێستاش ئێلێمەوە هەرچی ناوێکی لێنەی بۆیە بێت جگە لە حکومڕانی حکومڕانی نییە ئەمە یعنی توانی ناوی بنەی خیانەت ئەتوانی ناوی بنەی بێمنەتی لە خەڵک ئەتوانی ناوی بنەی دزیکردن لە خەڵک ئەتوانی ناوی بنەی بەفیڕۆدانی هەموو ئەو خوێنەی کە بۆ ئەم قوارەیە دراوە هەموو ئەمانە بۆ یەشێت جگە لەوەی کە ناوی بنەی حکومڕانی چکە حکومڕانی تۆڵە سندنەوەی لەو خەڵکە یعنی تۆڵە سندنەوەیە لە خەڵک و ئینتیقامکردنە لە خەڵک حکومڕانیەک نەتوانێ کارەبا من بە تۆڵم ێستا من و تۆ ئەمە ستۆدیۆی لە سلێمانین باشە کارەبای 24 ساعتیە لە سلێمانی نەخێر ئەبڕێت منطقی تایە تۆ شتێک ناوی 24 کاتژمێری بێ حەڤە کاتژمێر کارەبابەی 16 پاریش لە خەڵک بسەنی حکومڕانیە نەتوانێت کارەباکەی حکومڕانیەک نەتوانێت 15 بۆ 16 گەڕەکیم سلێمانیە بۆ نمونەوەی من داتام کۆوە کردووە ئاویان بۆ ناڕۆ شەبەکەی ئاویانێ لە هەولێر خەڵک لە توینیا ئەمرێ لە بەزستانان ئاوەئی بە لە دهۆک من خۆم سەرۆکی با بڵێن بانگەشێڵ بژاردنەوەی نوێ بوومە لە کۆتاڵ بژاردننی هەرێمی کوردستانە 40 ڕۆژ لە دهۆک بوومە گەڕێکی وا هەیە ئاو نییە بیخوا گەڕێکی وا هەیە قیرتاو نەکراوە باشە دێ دوورە دەستەکانی هەر خەڵک بەلایەنە ناڕوە باشە ئەمە کەی حکومڕانیە بەنزین نییە کارەبانیە ئاو نییە یعنی ئەوەی بچووکترین بابەتی خزمەتگوزاریە و مافی بە هاوڵاتی بوونە لەم هەرێمە ئێمەیان نییە حکومڕانی چی بەڵام ئەڵێنەوە ئەوە هەندێک لایەن هەیە دەستیان لەگەڵ دوژمنان تێکەڵاو کردووە و ئەم ڕۆزی لە ناوخۆ قسەی کردووەڵێ دەستیان لەگەڵ دوژمنان تێکەڵاو کردەوە پەشیمانیە بێ بچێژن و مەسەلەن چۆنە بێ و هەرێمە دروست بوو ینی جەنابیشتەڵێ ئەوان تۆڵە لە خەڵک کەس بەقەت پارتی دەستی دوژمنی نەگردەوە بۆ وڵاتە کەسش بەقەت پارتی خیانەتی بەرامبەر بەم هەرێمە نەکردووە هیچ هێزێکی سیاسی ئەوەندەی پارتی دەستی دوژمنی نەگردەوە بە قوڵایی 50-600 کیلۆمەتر هێزی تورکیا هێناوەتە ناو خاکی دهۆک و بە ئاشکرا بارەگاکانیان لە شیلا من خۆم بینیوە تەسویریشمان کردەوە لە کاتی هەڵبژاردننی کوردستانە لە شیلاتزێ لە سنووری بابە ئەمە داتاکانی وەزارەتی بەرگری عێراقی ئەڵێت کە پارتی لەو سنوورانە بە قوڵی 40 کیلۆمەتر 6 کیلۆمەتر لە هەندێک شوێن تا 100 کیلۆمەتر دەستی هێزەکانی تورکیای گرتووە هێنایەتی تا منتیقەی شنگال و ئەو ناوچانەش هێنایەتی باشە ئاسمانەکەی کردوتەوە بەڕووی هەموو درۆنێکە ینی ئەمانە خیانەتە نەکە ئەوانەی کە تۆ داوای مافی خەڵەکەی داوای مافی هاوڵاتی بوونکەی داوای بنزین بۆ خەڵەکەی داوای ئاو بۆ خەڵکی داوای کارەبا ئێستا لە نێوان ئەو دوو داواکاریەی ئەو واژۆ کۆکردنەوەی کە یەکێک گەڵێ 140,000 بەرمیل یەکێک گەڵێ ڕاستەوخۆ عێراق تەمویلی ئەوە بکە کامیان لای عێراق مەقبوولترە لا حکومەت ئێمە هەوڵی ئەوە دین کە ڕاستەوخۆ بنزین بێت لە ئەوە باش عێراقەوە توانێت پێم وایە توانای هەیە ئەگەر بۆ نمونە چکە ئێمە بیرمان نەچێت لە ڕابردووە عێراق دوو پاڵاوگەی بۆ هەرێمی کوردستان داناوە یەکیشان لە پێم وایە بێت لە بازیانە لە سنووری سلێمانی دانێکشان لە سنووری هەولێرە توانێت بە پشتبەستن و بۆ پێ ئەو عەقد و عوقدەی کە پێشتر هەبووە پشت بۆ دوو پاڵاوگەی بەستێەوە ڕاستەوخۆ بەڵام
ینی ئەمە هەوڵە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت بەس کاکزانە وەکوتم ئەمانە بیانون چکە لە ڕابردووە ئێمە هەر بەو ڕێژەی کە دانراوە هەرێمی کوردستان 6 مانگ پێشتی کێشەی نەبووە ینی لە 2 مانگیدا ئەمە چی قەومە نا ئەزانی بابەتەکە تەنها بۆ لە بیربردنەوەی و من بەڵگەشمەیە بۆم قسەیە بۆ لە بیربردنەوەی خەڵکە لە پێکنەهێنانی حکوومەت چکە ئێمازانین چ فشارێک هەیە بۆ ئەوەی کەم حکوومەتە دروست بێت و چ فشارێک شەیە لەسەر پارتی و ئەشزانین کە دۆخی ئەو منتیقانەی سنووری پارتی چەند خراپن بۆ مەشغەڵەتکردنی ئەو بابەتەیە بابەتی بنزین وەکوتم ئەو سیاسەتە ئێستا بێتە 140,000 بەرمیل لەوتیش هەر چارەسەر نابێت هەرزان نابێت لە بنزین من قەناعەتم وایە بابەتەکە پەیوەندی بە ڕێژەی بنزینەوە نییە بە مطلقی چونکە ئەگەر بابەتەکە ڕێژەی بنزین نەود وایە ئەوەی کە دیاری کراوە ئەبوایە ئێستا لە ناو بنزینخانەکانی هەرێمە بنزین نەبێت چکە تۆ کاڵی 50,000 بەشناکە ئەبێ قەیرانی بنزینێتە بێ بەڵام ئێمە قەیرانی بنزینمان نییە بنزین گران بووە لە هەرێمی کوردستانە لە 1100 بۆتە 2000 دینار ئەمەی کێشەکە نەک بڵێ کاکە گیان ئێمە ئێستا پێشووتر 100 بنزینخانە لە سلێمانی ئیشی کردو ئێستا 20 ئیشەگاشتی وانە تۆ خۆتەنەوە ئەم شاری هەموو بنزینخانەی پێشتر بنزینە بۆ ئێستاشەیەتی لە دووەک شەروایە لە هەولێری شەروایە هیچ بنزینخانێک نەبوو بڵێ کاکەوەڵا لە بەروی بنزینم نییە بکردومە بە لە هەولێرە بەروی هەرزان کراوتیانە هەرزانە پێڵم ینی بابەتەکە پەیوەندی بە ڕێژەی نەوتەوە نییە بۆش حل نابێ بابەتەکە ئەوەیە پارتی سیاسەتی مەجاع و برسیکردنی ئەم خەڵکە بەکارێنەوە ئێمە پێشووتر سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ باسی ئەوەی کردووە کە ئەو 50,000 بم بە من نرخی بنزین ئێمە 500 دینار و قەناعەتم وایە پێشمان لەبەروی بڕوامان وایە کە پێمانەکرێ ئەشزانین ئەکرێت بەس ئێستا ئەوە فەرمی لەنەوەی نوێ وەربگرن ئەگەر 50,000 ئەوان سەرپەرشتی لە کۆنفرانسی ڕۆژنامەوەنیان سەرکی باڵێ گەر نەمتوانین بیکەم لە سێدارم بدەن نۆرماڵەکەمە بەست باڵێ پێشمانەکرێ و ئەشکرێت و دڵنیاش دەکەمەوە وەکوتم پارتی بە ئەم قەسوا لەو خەڵکاکە باش پرسی موچە بۆ ئاوای لێ هاتوو کاگومێت بە دوواداچوون کراوە هاوکارەکانت بە دوات ئێمە باڵێ ئێمە بە دوواداچوونمان کردووە بابەتەکە پەیوەندی بەوەیە کە حکوومەتی عێراقی چکە ئێمە پێشووتر لەگەڵ عێراقا گفتوگۆ کراوە کەم حکوومەتە تشکیل کراوە زەمانەت لە عەلی زەیدی وەرگراوە کە لەگەڵ معاشی فەرمانبەرانی عێراقا هین هەرێمیش بدرێت بەڵام ئەخیر وەزارەت باڵێ ئاخیرە هەرچەندێکە مویمەوەی ئەدرێ بەڵام قسەکە لێرە ئەوەیە ئێستا ئێمە عێراق خۆی کێشەی نەختینی هەیە زۆر بە سەریحی ناشی شارنەوە حقیقەت عێراق بەو هەموو گەندەڵیەوە زۆر شەفافانە مامەڵاکە لەگەڵ ئەم دۆسیانەیە یعنی کاک زانە تەسەوور بکە وەزیری دارایی خۆی ئەڵێ با بێمە پەرلەمان بۆ تان ڕوونکەمەوە کە بۆ چیوە تۆ قەت شتیوە هو بینیوە یعنی لە هەرێمی کوردستانە چەند ساڵە تۆ سەرۆکی دەستەیەک یعنی تۆ سیری ئەم حکومڕانیە با بەمانە بڕایەن بە دیموکراسیت نییە پارتی بڕای بە دیموکراسیت نییە بە بەڵگەش بووە تەسەلمێنم کە بڕای بە دیموکراسیت نییە بڕای بە پەرلەمانیش نییەوە بە ئەن قەسیش پەرلەمانی پەکخستەوە قسەکە لێرە ئەوەیە حکوومەتی عێراقی خۆی نەختینەی نییە خۆی پارەی کاشی نییە کێشەی پارەی کاشیە ئەگەر بڵێ مەسەلەن حکوومەتی عێراق قەیرانی دارایی هەیە و ڕاست نییە چکە عێراق یەدەگیشی ئەوتوی هەیە توانایی با بڵێن ئەوەی هەیە لە سندوقی نێودەوڵەتیش قەرز وەربگرێ بەڵام ئێستا نەگەیشتۆتە ئەو مەرحەلەیەوە ناژگات لەبەرەوەی عێراق من پێ دەڵێم کێشەی نەختینیە من کاتێکە پەرلەمانتار بووم بە دوواداچوونی وردمان بۆ ئەم بابەتێک کرد ئێستش بە پشتبەستن بە کۆمەڵی زانیاری لە لیژنەی دارایی عێراقەوە ئەوەیە عێراق کێشەی نەختینی هەیە لەبەر دوو سەبەبیش ئەوەیە کە خەڵکەکەی بڕوای بە سیستەمی بانقی نییە ئەو پارەی هەیەی 200 میلیۆنە 500 میلیۆنە 600 میلیۆنە لە ماڵەکەی خۆیان جێگیری کردووە پارەی کاش لە بانک نەماوە ئەمە سەبەبێکە سەبەبی دووەمەوەیە ئەوەیە تا 10,000 دیناری تالف بووە بە کەڵک نەماوە پێشووتر ئەگەر بۆ نمونە ئەم ڕقەمە بڵین 100 میلیارد 250 دیناری لە عێراقا هەبوو بێ مامەڵی پێوە بکرێ ئێستا 5 میلیاری ماوە لەبەرەوەی دڕاوە عێراق توانێت تەباکردنەوەشی نییە دوو حل هەیە لە بەردەم عێراق یەکەم بە ئەلکترۆنیکردنی پارە خەڵک قەناعەت پێ بکەی ئەو پارەی دێتە سەرکی کارت ملیۆنێکە 2 میلیۆنە بۆی تهدیدکەی ڕۆژانە 50,000 توانێت ڕاکێشێ و باقی بنزینە یان لە مارکێتە شتێکە ئێستا عێراق ئەو هەنگاوی ناوە ئەگەر جەنابە وەکو سەحەفی بە دوواداچوون کە یان پامنێرەکەتان لە کەرکووک و خوارەوە بڕات ئێستا لە بەردەم هەر دوکانێک ئارمێکی
کی کارت یان سوپەر کارت ئەبینی لە بەردەم دوکانەکە ئەمە مانای ئەوەیە کە عێراق بە ئەلکترۆنیکردن یان بە ئەتمەتەکردنی پارە ئەڕات و ئێستا هەموو مارکێتێک ئەگە بیەوێت ئارمێکدانا و جیازێکی ئەدرێتێت بۆ ئەوەی بە کارت مامەڵە بکرێت ئەمە هەنگاوی یەکەم هەنگامی دووەمیش کە ئێستا من پێم وایە لە پرۆسێکی استراتیژی دوورمەودایە لابردنی سفرەکانە کە تۆ لابردنی سفرەکانە بیت بابینەران ئەمە بزانن لابردنی سفرەکان ئەڵی بۆ نمونە 50,000 یەکەمە 50 دینار ئەو پارەی کە لای خەڵکە بە ناچاری دێتەوە بۆ بانک من پلانەکە ئێوایە تۆ عملەیە ترکە ئەو پارەیە ئەو وەرەقی کاری پێ ناکرێت دەیت پارەکە هێنیتەوە بۆ تازەکەنەوە پلانی حکوومەتی عێراقی ئەوەیە تۆ 100 میلیۆنە تێ لە ماڵەوە بەم پارە کۆنێ کە تازە ئەکرێتەوە 100 میلیۆنەکە بیتەوە بۆ حکوومەت بەڵام ئەو 100 میلیۆنە ناداتەوە ڕێک کارتێک دەداتێ 100 میلیۆنی تێ ئەڵێ بڕۆیتر سیاری پێکڕی خانووی پێکڕی چۆن مامەڵی پێەکەی بیکە پلانەکە وایە و پلانەکەی سەردەمی محەممەد شیع سوودانیشە سەرەتاکانی حکمڕانی محەممەد شیع سوودانی ئەم پلانە دەنراوە پێم وایە جێبەجێبێ زۆرش ئاسانە بەڵام عێراق خۆی سەرقاڵی کۆمەڵێ پرۆسی دیکەیە بابەتی گروپە چەکدارەکانە بابەتی ناوخۆیە کۆمەڵی کێشەی دیکەیە گەرنا لە پلانی ئیستراتیژی حکوومەتی عێراقی لە ڕووی دارایەوە ئەم پلانەیەکە گۆڕینی ئەم پارەی ئێستاە هاوپەیمانێتێکتان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکوتنێک هەیە بەرەو کوێ هەنگاوەکانی هەنگاویەکەمانەوە سەر ئەوەن کە ئەو حکوومەتە کاگزانە با من سەڕێ بم لەگەڵتا لە 92 لە یەکەم کابینەوە تا ئێستا ئەمە یەکەم جارە ستۆپ بە پارتی بکرێ بیوەستێنرێ پێی بڵێ کاکە حەجمی تۆ ئەم چل کورسەیە کە هێناوتە قەت تۆ زۆری نەبوویتە لە 92 تا ئێستا پێشووتر یەکێتی بە هەر هۆکارێک بێت چۆتە ژێرباری داواکارێت خۆشحاڵانە ئێستا قیادەی یەکێتی بڕای بۆ پرۆژەی نەوەی نوێناوە نەوەی نوێ بەشێکە لەم پرۆژەیە کە ئێستا هەیە و پێشووتریش سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئاماژەی بۆ کردووە نایشارینەوە ڕێکەوتنی ئێمە لەگەڵ یەکێتیە لەسەر ئەم خاڵانەیە من خۆم ئەندامی شاندی دانووسان بوومە خاڵ بە خاڵەکان کە نووسراوە لە ئەنجومەنی باڵای نەوەی نوێ پرسپێکراوە پەرلەمانتارەکانی پرسپێکراوە ئەوەی خزمەت بە خەڵک بکان جێمان کردوێتەوە خۆشبەختانە یەکێتی دەستی واڵا کردو و تێتی لەگەڵتانم و پێشووتر هەر جۆرێک لە جۆرەکان بێ هەڵە ڕوویدا بێیان ئێستا زۆر بارودۆخە خواستی ئەوەی خواست زۆر داوای ئەوەکەن هێ ئەڵێن ئیشێتی و پارتی بێتە نەزول بۆ یەکتر بکەن ئەو تەنەزولە ئەبێ لە چیا بکرێت ئەبێ پارتی بیکە نابێنێ ینی پێشووتر وەکوتم پێشووتر پارتی ئەمەە لە حەجمی خۆی گەورەتر کراوە پێی قورسە ئێستا پێی بڵێ لە 140 کاکەتۆ بێ زەحمە تۆ حکوومەت تشکیل ناکرێت بەڵام ئێمە ڕووی دەمان بەڕاستی کاکزانە زۆر سەریح بم خۆشبەختانە ئێسەیەکێتی هاتۆتە ئەو قەناعەتی کە پێشتر ئەو سیاسەتانی کردوێتی بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت وای کردووە پارتی خۆی لە حەجمی خۆی زیاتری پێ بدرێت بەڵام ڕووی دەمان بەڕاستی لەو هێزانەی دیکەیە یعنی کاکزانە بەڕاستی ناکرێت تۆ سیاسەتکەی خەڵک دەنگت پێ بدە و پێشتر سەرۆکی جوڵانەوەش لە کۆنگرێکی ڕۆژنامانیامێ ئاشکرا کرد ناکرێت بڵێ من حەقم نییە من ئێستا هەرێمی کوردستان ئەسڵەن بەخواستی خۆیان بێ بەخۆشییان بیان بە ترشیان بێ ئەم سیاسەتی ئێستان خزمەت بە ئەجندای پارتی و بەمانەوەی مەسرور بارزانیەک و هێشتوی چێتەوە ئەوان بەڵێ بەداخیشەوە ئەماڵێم بەرپرسیارەتە گەورەکە ئێستا ئەوەیە کە کام هێز جەریئانە دێت ئەوەی کەم مەسرور بارزانی لابات بە پارتی ستۆ بە پارتی بکات بڵێ کاکە گیان ئەبێ پارە بچێتەوە پەرلەمان میزانێ بچێتەوە پەرلەمان حسابی ختامی بکرێت ئەبێ جیاوازی لەگەڵ لە نێوان شارباژێر و ماوەت و بۆ نمونە سەیسایق نەکرێت لەسەر حسابی زوونی ئاڵتونی هەولێر و ئەمانە ئێمە داوای ئەمەمان کردووە و دوجار ئێمە بۆ سیاسەتەکەین کاکزانەگەن بۆ ئەوە سیاسەتەکەی کە تۆ حکمڕانیەکی حەقیقی دەبێت پێشووتر ئێمە زۆر جەریئانەوتومانە یەکێتی بەرپرسیارەتی بەشێکی ئەو حکمڕانی هەرێمی کوردستان هەڵەگرێ بەڵام ئێستا یەکێتی ئەڵێ کاکە وەرن باڕێرەوە کە ڕاستکەینەوە باڵانس بێنینەوە کەواتە ئۆکەی ئێمە سیاستمان کردو بۆ ئەمە کە ئێستا یەکێتی ئەڵێ کاکە بیکەین بۆ خراپە ئێستا هێزێکەکەی ناوی پارتیە مل نادا پارتی ئەوەی ناو خۆیان کە دوو باڵن ئەویان شتێکی ئێمە زانین باڵێکیان لەگەڵ ئەو سیاسەتێنێ بەڵام باسی ئەو باڵاکن کە ئێستا دەست ڕۆژون لە ناو پارتیە کە مل نادا ئەم هێزانی دەرەوە خزمەت بۆواکەن بەمانەوەی مەسرور بەرزانیەکەن من باسیەوە ناکەم هەندێک لەو هێزانە خۆیان دەستیان بەرزەوە کردووە کە ئێستا مەسرور بەرزانی سەرۆک وەزیرانە
بەبێ ناوهێنان خۆیان باشە زان کێڵم بەڵام ئێستا وەرن جەریئانە با ملدەین یعنی ملدەین بەم دەم داواکاریانی خەڵک جەریئانە بەرپرسیارەتی هەڵکەین هەڵگرین ڕێڕەوەکە ڕاستکەینەوە پستۆ بە پارتی بکەین سەرۆک وەزیرانەکە بگۆڕین و ئەگەر ئەڵێن وەڵا ئێمە ئەوە منطق نییە و بەبێ پارتی حکومت پێک نایە کاکە ئێمە هیچ تەجروبەیەکمان نییە لەوەی کە ئێمە بەبێ پارتی حکومتمان تەشکیل کردبێت ئەنجامەکەی هەڵوەشاندنەوە بێ دوو ئیدارەی بێ نەتیجەکەمان هێشتا نەدیوە هیچ شتێک نەکراوە تەنها تۆ پێشوەختە قەرارداوە با ئێمە بیکەین با ئێمە 50 زایدێک بێنین بە کۆمەڵگەی نێودوڵەتی و بە عێراقڵین کاکە 50 زایدێکمانەیە بەسەوە تا پارتی بڕۆی بە دیموکراسیەتەکە نیە و نایەوێ پەرلەمان با ڕێگری بکە ئەو کاتە بزانە چۆن بەو مستەڵەحە عامی و عینەی خۆمانەڵین گوێیەگرن و پێڵێن کاکە ئەوە 50 زای بەس تۆ کە نایکەی یعنی پارتی داشی سوارە و ئەڵێ تا کاکە یەکێتی و نەوەین و هاوپەیمانەتیان کردو ئەوان نیوە زایدێک نین بەڵام هەندێک هێزێ لەگەڵ قەرارەکەی و ئەم حکومەتە ماوەتەوە و خزمەت بە ئەجنداکەی دیارە ڕازین بەوەی کە مەسرور بەرزانەیە کات ئەمەیە بابەت داوایەک لەسەر حکومەتی هەرێم کاربڕێ کرد تۆمار کرا بەچی گەیشتەوە تا ئەم دقەیە کاری خۆی بڕیوە بەڵێ و داواکەمان قەید کردو لە محکەمەی اتحادیە و بۆ دیسانەوە بۆ ئەوەیە کە مەسرور بارزانانی ڕاگرین بڵین کاکە تۆ ئێستا سەرۆک وەزیران نیت نا لەگەڵ حکومەتەکە حکومەتی ماوە بەسەر چکەم حکومەتی ماوە بەسەر چوو بۆ 4 ساڵ بژێردراوە لەسەر ئەساسیەوەی کە بۆ 4 ساڵ بژێرداوە ئێستاش ئێمە پەرلەمانێکمانەیە پەک خراوە ئێمە ئەڵین کاکەی گیان پرۆسێکی دیموکراسی هەیە کردومانە بەڵام پارتی نایەتە ژێربار ئەم حکومەتە تەشکیلکە لە پێ من بۆ ئەڵێم مەسرور بارزانی باوەڕ بکە کاکزانە بینەرانیش ئەمە ئەزان ئەوانشی کە لە ئێمە بەتەمەندترن ئەزانن پارتی ئامادەی هەموو کورسان بستوێنێ بۆ کورسیە لە پێناو مەسرور بارزانی هیچ باکی پێی نییە و ئەم قسەی مەسئولیاتەکەی شیاڵەگرم هەموو هەرێمی کوردستان بسووتێ لای مەسرور بارزانی بەقەدە کورسیە مهم نییە مەترسیشەیە لەسەر هەرێم 100% ئێستا ئەوان هەرێمیان خستۆتە بەردەم ئەم مەترسیەی کە ئەڵێن دابەش ئەبێ و قەوارەکە نامێنێ و یەک دنیا شتی دیکە ئەوانن یعنی چی یعنی معقولە پارتی پیاوێکی تێگیتیانە بێ یعنی پیاوێکی دیکەیتیان نییە بڵێ کاکە ئەمە بەدیلە یان ئەگە پارتی بە جددی مەبەستی بێت و ترسی لە هەڵۆشاندنەوەی ئەو قارێ هەبێ یعنی ئەوە لە 92ەوە یەکێتی تەنازولاتەکە دەبا ئەم پابینێ بڵێ کاکە گیان با ئەو سەرۆکی حکومەتە لای ئێوە بیانەوە تا فەرمونون ئەوەی ئێوە لێن ئێمە لێنێژە با احتیفاز بۆ قوارەیە بکەین بیپارێزین بەڵام ئەو ملوڕێی ئەو وەکوتم هەموو هەرێمی کوردستان بسووتێ باشی نییە ئەڵێ با بسووتێ لە پێناوەی ئەو کورسێ لای ئێمە بمێنێت ئەگەر دوورەوە حکومەتە پێک بێ لە ئێستادا من پێم وایە بە نەتیجە پارتییان گفتوگۆیەک هەیە ژێر بەژێر و پێ نانە خۆشببختانە تا ئێستا ئەوەی هەیە یەکێتی ئەم سیاسەتی ئێستای ئەم قیادەی ئێستا یەکێتی زۆر پابەندە بەو ڕێکەوتنی کە هەیە ئەمە مای خۆشحاڵیە ئەوەشی پارتیە تەنها لە میدیاکانی خۆیانەوە چکە معلوماتمان هەیە چکە یەکێتی خۆی لە ئێمە زیاتر سوورتر لەوەی باڵانس بگەڕێتەوە بۆ ئەم زوونە ئەمە بابەتی یەکەم بابەتی دووەم ئەوەیە کە بە نەتیجە من پێم وایە لە ئاخیرە پارتی ملەدات بۆ ئەو داواکاریانی ئەمە بەڕێز ئومێد محەممەد ئەندامی باڵا لە جوڵانەوەی نوێ ئەندامی ئەنجومەنی باڵان زۆر عزیزی سپاس کاکزانەگیان بژیت سپاس بۆ تۆش سپاس دەکەم ئەم بابەتە بەشێکی پرسە سیاسەکان و بەشەکەی تری باسی بنزین و موچە بوو کاک ئومێد باسی لەوە کرد بە معلوماتەوە وتی ئەگەر قرارە و 50,000 بەرمیل لەوتە بەشی هەرێمی کوردستان و بنزین ناکە خۆل هەموو بنزینخانەکان بنزینی بەس بنزین گران بووە بەڵام پێویستمان بەوە هەیە کە قرارێک بدرێ بنزین هەرزان بێ و جێڕایەوە بۆ ئەوەی کە سیاسەتێکەیە بۆ خافڵگیرکردنی خەڵکی هەرێمی کوردستان و باسی لەوەش کردکە ئەوان سوورن لەگەڵی چێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێکێنانی حکوومەتێک کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا و ئەوەی کە هەیە تا ئێستا باسی لە مەسلەی پرسی موچەش کرد موچە لە عراق چ تاکە چێشەیەک ئەوەیە کە لە عراق مەسەلەن لەرێمی کوردستانیش بەڕاستی وایە متمانە لە بۆ بانک نییە بۆ کارتی بانکی نییە کەسێک کە موچەکەی دێت نەحەقیشی نییە لە ڕاستیدا ڕەنگە نەتوانێت ئیدارەی ژیانی خۆی پێ بکە بێ قەرزیشی بکە
بەشێکی ئەوەیە بۆ فەرمانبەرانی هەرێم بەڵام ڕەنگە بۆ عێراق جیاواز بکە ساڵانێکی زۆرە قەیرانیان نەبینیوە لە عێراقا خەڵک پارەکە ڕائەکێشێ ئەیبا لە ماڵەوە دایانێەوەی کە ئیخوای خواوی تر لی سەرفێکاوی تر لی زیادە بێ دایانێ پارە سیولە کەمە بێت تەداول ناکە نایەتەوە ناو بازاڕ و نایەتەوە ناو بانک و وەزارەتی دارایی بتوانێت دۆلار بگۆڕێتەوە و وەریگرێ ئەوە کێشەی دواکەوتنی موچێ و عێراق لەوەشە شەفافانە قسەکانی خۆی کرد و زانیاریەکانی خۆی باس کرد. ئێوارەی ئەمڕۆ بەڕێز سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی پەیوەندیشی تەلەفۆنی لە بەڕێز عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران پێگەیشت. بابەتەکە جۆرمەوە بۆ سەرەتای شەڕی 40 ڕۆژە کە هەم سەرۆکی ئەمریکا هەم وەزیری دەرەوە پەیوەندیان بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. ئەو وتی ئێمە لە ڕۆژ یەکەمەوە تا ئەم ساتەش لەگەڵ ئاشتەوایی تەبایی گفتوگۆ درێژەدا بە گفتوگۆین و دیالۆگ جێگە بە هەموو بابەتەکانی دیکە لێش بکات. و ئێستاش دیسان ئەمە ئێوارەیە سەرۆک بافڵ تەکیدی کردوتەوە لەوەی کە ئێمە لەگەڵ ئارامکردنەوەی دۆخەکەین و لەگەڵ ئەوەین کە دۆخی هەرێمی کوردستان یان دۆخی ناوچەکە بە گفتوگۆ و دیالۆگ چارەسەر بێت نەوەک بە شەڕ و ماڵوێرانی. وەزیری دەرەوەی ئێرانیش بانگێشتی سەرۆک بافڵی کردووە کە سەردانی ئێران بکە بۆ تاوتوێکردنی پرسە ئەمنیەکانی ناوچەکە. دیبلۆماسیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەڕێز دکتۆر دڵپاک تاهیر دەگری سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی سەرپەرشتیاری ئەنجومەنی پشتیوانی پرسیارەکەم دکتۆر بەخێر بێ. سپاس ئێوارەت باش. پەیامێکیشت بۆ ناردوم من چۆن قبول یەکەم ئەوە ڕووبدا باسیشی ناکەم تۆ دکتۆر مامۆستای زانکۆشە سوپاس دەکەم دکتۆر بەڵام بە سیفەتە حزبێکە گفتوگۆی لەبارەوە لە پەیوەندی تەلەفۆنەکەی وەزیری دەرەوەی ئێرانەوە بۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ دیبلۆماسیەتی یەکێتی کە لە ناوچەکە ڕۆڵێکی کاریگەری بینی لە ماوەی ڕابردوودا بۆی کە مەسەلەن ناوچەکە بە گفتوگۆ کێشەکان بە گفتوگۆ نەک بە شەڕ و ماڵوێرانی تەوزیفی تۆ قسەی تۆ چی لەسەر و بابەت. ئێوارە باش هەم بابەتێکی زۆر گرنگە هەموو ئەم ململانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە بمانەوە نەمانەوە کورد بە شێوەیەکی گشتی پشکی سەرەکی بەرەکەوێ لەو ململانەیانە و بە حکمی جیۆگرافی پێگەی یەکێتی لە سنوورەکەشا بێگومان ئەو ململانەیە کە ئێستا لە نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێرانە ڕوویداوە بێگومان یەکێتی یەکێکە لەو هێزانەی یان سنووری یەکێتی یەکێکە لەو ناوچانەی کە کاریگەری زۆر بەسەر ئەم ناوچەیە جێ هێڵێ بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئەم کێشانە لەگەڵ ئەم ململانیانە بەڕاستی منطقی ئەوێ عقلی ئەوێ لۆجیکی ئەوێ بۆ ئەوی چۆن بتوانێ خەڵکەکەی خۆت بپارێزی لەو کێشمەی کە لە ناوچەکەیە هەیە بە تایبەتیش ئێمە هەر لە سەرەتاوە سیاسەتی یەکێتیمان بینی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی ئاشتی هەیە بۆیە پێی خۆشە نەک ئاشتی تەنها بۆ حیزبەکەی خۆی ئاشتی لە هەموو جیهانە فەراهەم بێ بۆ پێی کە ئەم لە چوارچێوەی ڕێکخراوێکی نێودەوڵەتی سۆسیالیست ئینتەرناسیۆناڵەیە ئەمە پەیامی هەموو پارتێکی سۆسیال دیموکراتە کە پێویستە یەکسانی کۆمەڵایەتی و هەروەها ئاشتی بەرقەرار بێ لە جیهانە بۆیە لەو ڕوانگەیەوە سەرکردایەتی یەکێتی لە ڕێگەی سەرۆکی یەکێتیەوە کاتێکە بانگەشەی ئەوە ئەکا کە ئێمە بێلایەن ئەبین بەڵام هەوڵی دابینکردنی ئاشتیە دەین لە سنوورەکە ئەمە سیاسەتێکی زۆر حەکیمانەیە نەکەرسودی بۆ یەکێتی ئەبێ بەڵکو خەڵکی ناوچێتی باڵانس بۆ هەرێمی کوردستان ئەقلیمیش ئەگەر تۆ سەیری بکەیت ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو و دەستخۆشێکی باش لە سیاسەتێکێتی کرا بۆیەوە ئەم سیاسەتش بەردەوام ئەبێ چونکە یەکێتی هیچ کاتێک بەشێک نەبووە لە شەڕ و مەلملانێ و هەمیشە پشتگیری لە ئاشتی و تەبایی نێوان هەموو هێزەکان ئەکاتەوە. گرنگی دانی ئەمریکا و ئێران بە یەکێتی و ڕاستەوخۆ قسەکردن لەگەڵ سەرۆک بافڵ ئەمە دیفاکتۆیە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوچەیە کە پێگەکەی کەوتۆتە ناوچەیەکی سنووری نێوان ئێران و بڵین عێراقەوە و ئیسرائیلیش لە
ناوچەکە زۆر نزیکە بێگومان ناکرێ هێزێکی وەکویکێتی فراهەم بکرێ و ئەو بایەخدانە و ئەو تێڕوانینەی ئەو زلهێزانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵگەی ئەوەیە کە ئەمە حیزبێکی دێرینە و حیزبێکە لەسەر ئاستی نەودەوڵەتی حساباتی وردی لەسەرەکرێت. باشە بەگشتی لەسەر ئاستی عراق ئەو کێشانی بە تایبەتی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەبووە لە بەغدادا هەبووە تا چەند نیچێتی ڕۆڵی هەبووە لە چارەسەرکردنی کێشەکە دیبلۆماسیەتی یەکێتی سیاسەتی یەکێتی ڕۆڵی هەبووە. کاکزانە ڕاستە ئێمە حیزبێکین لە جوگرافیەکی دیاریکراوە لە ناو دەوڵەتێکی فیدرالی وەکو عێراقا ئێمە سیاسەت دەکەین بەڵام ئێمە بمانەوە نەمانەوێ واقعێک هەیە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر بار و ژیان و دۆخی سیاسی و ئەسکەری و ئابووری ئەم ناوچەی ئێمە هەیە بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەلایەک ململانی نێوان ئەمریکا و ئێران کە تایە ململانی سەربازی و هەروەها جوڵەیەکی بەرفراوانی ئاشتەوایی و ناو بژیوانی لە نێوان ئەم دوو لایە نەشارکەرە درێژەی هەیە و مەسلەی گەروی هەرمز و کاریگەری لەسەر ئابووری تێکڕای ناوچەکە و جیهانیش ئەمە بەشێک لە ململایەکان لەولاترەوە ئەگەر ئێمە سیر بکەین کێشەی نێوان فەڵەستین و ئیسرائیل جارێکی ترکە ناوچەیەکی ئەقلیمیە کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی لە فەڵەستینە کێشەی مرۆڤایەتی کێشەی عسکەری کێشەی ئەمنی درێژەی هەیە مەسلەی تیرۆر درێژەی هەیە ئەگەر ئەملاتر بین ئەو گۆڕانکاریانی ئەمڕۆ لەسەر ئاستی تورکیای ئەکرێ بە تایبەتی ئەوەی لە مێک دو ڕۆژە بینیمان دەرچوونی یاسای ئاشتی لە تورکیاوە هەروەها هەوڵدان یان هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەی کورد بە تایبەتی مەسلەی پەکەکە لە باکوورە ئەگەر بین جارێکی تر بگەڕێنەوە بۆ مەسلەی یەمەن و حوسیەکان و هەروەها ئەو هاوپەیمانەتی کە ئێستا هەستی پێئەکرێ لە نێوان هەندێک وڵاتی عەرەبی یان تەکەتولاتی سیاسی و عسکەری ئەبینین هەموو ئەمانە ئەگەر ئێمە بە چاوێکی ورتر یان بە زەرەبینێکی تیشتر سەیری ئەمڕۆ داوانە بکەین هەمووی کاریگەری هەیە لەسەر پێگەی یەکێتی لەم ناوچەیە بۆیە زۆر گرنگە یەکێتی وا بە تایبەتی عێراقیش زۆر یەکێتی کە بەشێکی عێراقا یەکێتی لە ناو هەموو ئەم ململانیانە پێویستی بەوەیە کە سیاسەتێکی زۆر ورد و حەکیمانە بە تایبەتیەوە بینین ئەم کابینە نوێی کە گۆڕانکاریکی گەورە هەیە هەم لەسەر کەسایەتیە باڵا دەستەکان و بە تایبەتی خودی سەرۆک زەیدی ئەمانە هەمووی کاریگەری هەیە لە سەر سیاسەتی عێراق لەگەڵ ئەم وڵاتانەی کە ئاماژەم پێدا و هەروەها سیاسەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ناو هەرێمی کوردستان و لە ناو عێراقە و پێگەی لە ناو عێراقا چۆن حیسابی بۆ کرێ ئەگەر ئێمە سیر بکەین ئەمڕۆ عێراق لە هەموو ئەم ڕووداوانەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوئەدەن کاریگەریکی زۆر گەورەی کردوتە سەر پێگەی عێراق هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە عێراق ئیتیفاقێکی ئەمنی لەگەڵ ئێرانە واژۆ کردووە کە پارێزگاری لە سنوورەکان بکە لە سنوورەکانی عێراقەوە دەستدرێژی نەکرێتە سەر ئێران تا چەند ئەتوانێت پابند بێ بەم ڕێکەوتنامەی کە واژۆی کردووە بەڵام لە ناو خۆشاتەوە گە تەمەشا بکەی کۆمەڵێ گروپی چەکداری وەکو حەشدی شعبی و بە لە ژێر ناوی جۆرا و جۆرا هەیە کە بمانەوە نەمانەوە ئەمانە بە ئاراستەی بەرگریکردن لە بەرژەوەندەکانی ئێرانە کارەکەن ئەمە بۆ عێراق ئەڵەنگاریکی زۆر گەورەیە و لەو لاشەوە عێراق کە پشتیوانی یان بڵین ئەو داهاتە سەرەکی کە لە عێراقا دەستی ئەکەوێت لە مەسلەی هەناردەکردنی نەوت تا دەستی کەوێ بەڵام لەم ناوە گەروی هورمز کێشەیەکی گەورەیە بۆ هەناردەکردنی نەوت و کێشەی موچە دروست بووە لەسەر ئاستی عێراق ئەم کێشەیە جارێکی ترسەری کێشاوە بۆ هەرێمی کوردستان ئەمانە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حیزبانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە
بەنیازن حکوومەت تشکیلکەنیان بەرپرسیارەتی پێکەنانی حکوومەتیان لە ئەستۆیە بەڕاستی لە بەردەم کۆمەڵی ئالنگاری زۆر زۆر گەورە و بەرپرسیارەتی زۆر گەورەیان کرێ بڵێن سینۆ دێتلاینێکیان سەقفێکە کە عراقەکەوێتە ناو بەرداشتێکی قرس و ئاڵۆزەوە بە هەمووی زوو سیاسەکانەوە. ئێستا گەر ئێمە بە واقعیتر قسە بکەین ئێستا لە بەردەم ئەو بەرداشەیە بەڵام عقل و ئیرادەیەکی بەهێزی ئەو حیزبانەشی ئەوەیە کە ئێستا حکوومەتی عێراقیان پێکێناوە کە کوردیش بەشێکە لەو پێکاتە کە چۆن بتوانێت لەناو هەموو ئەم ئالنگاریانەیە خۆی بپارێزێ و لەسەر پێگەی خۆی بمێنێتەوە و پریشکی ئەگرەکەی بەرنەکەیە. بەڕاستی ئێمە ڕەنگ بێ بە قسە زۆر ئاسان بێ بەڵام تۆ ئەگەر بێ ڕوبەڕووی ئەم هەموو ئالنگاریانە بیتەوە لەسەر ئاسی ناوخۆیی و ئیقلیمی ئاسان نییە تۆ مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەیت بەڵام ئەبێت بە عقل و منتقیش مامەڵەی لەگەڵا بکەی بۆ ئەوەی تۆش نەکەویتە بەربەرداشەکە نەهاڕێ لەگەڵ ئەمریکا پارەی عراقی لایە و ئەڵێ ئەبێ بۆ نمونە لەلایەک عراق ئێران ئەمریکا پارەی نەوتی عراقی لایە و ئەگەر مانگانە نەینێرێ خۆتەزانی بەهای دۆلار چی لێدێت. لەلایەکی ترەوە ئێستا گەروی هەرمەز بەدەستی ئێرانەوەیە و ئەگەر ئەوان ڕێک نەکەون تاسینۆ مەسەلەن ئەو ئۆفەرانەی ئێران لە ژێر بەژێر داوێتی بە عراق نەوتەکەی بڕوا و ڕەنگە لەو چەند ڕۆژەشا بکونێت باچێک کۆمەڵێک لەو کەشتیانە بڕوا هاوار بە ماڵم عراق چیەکە مەسەلەن بابەتەکەش فەسایلەکانە هەر ئەمە نیە قاعانی لێرە بوو بڵێ ئەمە بەشێکە بەڵام هەر ئەمە نییە ئێستا لە عێراقا دۆسەیەکی زۆر گرنگتر هەیە چۆنەتی مامەڵەکردن لە ئایندەیە لەگەڵ هێزی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراقا کە ئەمەش جارێکی تر ئەبێتەوە بە کێشەیەکی گەورە مەترسی داعش لە ناوەڕاستی عێراقا تا ئێستا مەترسێکی گەورەیە چونکە بەڕاستی ئەمە ڕۆژانە ئەبینین ئۆپراسیۆنی سەربازی ئەکرێ بەرامبەر بە مۆڵگەکانی داعش لەو ناوچانەیە لە هەر شوێنێکەوە درزێک پیا ببێ بۆ ئەوەی داعش بتوانێت خۆی تێبخزێنێ ئەیکات بە تایبەتی ئەگەر بزانێت کە سوپای عێراق یان پێشمەرگە سەرقاڵی کێشەیەکی ترە جگە لە بڵین دژایەتیکردنی داعش ئەم دەرچەیەکە دۆزێتەوە بۆ چالاکیەکانی خۆی بۆیە ئەمەی کە باسی ئەەکەین مەسلەی گەندەڵی و ڕاونانی گەندەڵکاران و ئەمانەش ئەڵنگاریکی ترە کە ڕوبەڕووی ئەم حکوومەتە نوێی عێراق بۆتەوە لە سەروی هەمانە کابرا ئێستا کە ڕەنگە هەندێکی لە زیندان بێ یا هەندێکی شەبێ پارەی پێبێ و دەستگیر نەکراوە تا ئێستا ئەویش لە دەرفەتێ بگەڕێ خۆی ئەمە بۆ خۆی دۆسەیەکی زۆر گەورەیە دەست بازاڕی شێواویێوانێ بڵێ دۆسەیەکی زۆر گەورەیە چونکە ئێمە ئەزانین ئەمەی کە گیراوە و ئەمەی کە لە سۆشال میدیا ئێمە ئەیبیستین و باس ئەکرێ ئەمە بەشێکی زۆر بچووکی گەندەڵکارانە حەڵقەیەکی فراوانتر هەیە لەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین بۆیە پاکتاوکردنی دۆسەی ئەم هەموو گەندەڵانەش ئەمەش ئاڵنگارێکی گەورەیە بۆ زەیدی بۆ حکوومەتەکەی کە بەڕاستی پێویستی بە هەم پشتیوانەیەکی نێودەوڵەتیە هەم پێشتیوانەیەکی ناوخۆیە تا بتوانێت بەسەر هەموو ئەم ئاڵنگاریانەیە سەرکەوێ بەڵام دەرەنجامی هەموو ئەمانەت چییە ئەگەر لە هەموو ئەمانەیە عێراق توانی دەرباز بێ بێگومان سەرکەوتنەکە هەم بۆ گەلی عێراقا هەم بۆ میلەتی کووردا تۆ بە شێوەیەکی تر ئەو کاتە ئەتوانی لەگەڵ حکوومەتی عێراق زۆر باشی بە دڵنیاییەوە سعی زۆر باشی ئەوێ ئیرادەی زۆر باشی ئەوێ و دڵسافی باشیشی ئەوێ چونکە نیەت پاکیش لە مامەڵەکردن لەگەڵ عێراقا هەم عێراق لەگەڵ کووردا و هەم کورد لەگەڵ عێراقا ئەمەش زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانێت کە لەم هەموو مەترسیانەی کە ڕوو بە ڕووی ناوچەکە بۆەوە ئێمە خۆمان دەرباسکەین مەترسێکی کەشەیە کە ڕنگ بێ خەڵک زۆر بە هەندی وەرنەگرێ مەسلەی کێشەی ئاوە لەگەڵ تورکایە و هەروەها مەسلەی گۆڕینی کەش و هەوایە کە ئێمە بە شێوەیەکی زۆر ناڕاستەوخۆ هەست بەو مەترسیانەکەین بەڵام هەر کاتێک کە ئێمە وشکە ساڵی دێتە پێشەوە ئەو کاتە هەست بە مەترسیەکانیەکەین یا ئەم گۆڕانکاریانەی لە گۆڕینی کەش و هەوایە ڕۆدا لە ناوچەکە ئەو کاتە ئێمە هەستی پێ بەشێکە لە سیاست ئەگەر بەشێکیش نەبێت لە سیاست بەڵام
کە تۆ سیاسەتەکە دروست نەبێ ئەمانە کاریگەری دروستەکەن لەسەر بژێوی خەڵک لەسەر ئارامی ناوچەکە لەسەر ئەمنی ناوچەکە بۆیە هەموو ئەم ئالانگاریانە کەواتە ئەتوانین بڵین لەو خولەکەوە عراق پێشتریش تەمان نەکەڵم هەر لە ناو بەرنامەکەی ئێمەوە عراق لە بەردەم ئالانگاریکی گەم بەربەستی زۆر قرسدایە و پێویستی بە تێپەڕاندنیێتی بە دڵنیاییەوە بە سۆفت ناڕاویشە نەخێر و هەر وەکووتم شەفافەتی ئەوێ تەحەدایەکی زۆر گەورەیەوێ هەماهەنگی ئەوێ نیەت پاکی ئەوێ هەم لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ کورد و هەم لەلایەن کوردەوە بۆ زەرورە کورد ناوماڵی یەک بێ زۆر زەرورە ئەی ئەگەر ئەمڕۆ ناوماڵی کورد یەک نەبێ ئەو یەکگرتنەمان بۆ کەی هەڵگرتووە چه زروفێک هەیە لە مەمە ترسیدارتر کە ئەمڕۆ ڕووی لە ناوچەکە کردووە ئەگەر ئێمە بە یەک دەنگ نەچین لەگەڵ حکوومەتی عێراقیە شەڕ لەسەر بژیوی پێشمەرگە و ئایندەی پێشمەرگە و بژێوی خەڵک نەکەین بەچی هێزێکی تر ئێمە ئەتوانین کە لەگەڵ حکوومەتی عێراقیە قسە بکەین مەترسی ئاو وە کێشەی ئاو بە پلەی یەکەم کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێت ئەگەر ئێرانە ئەگەر تورکایە کێشەی ئاو بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق دروستکەن پێش عێراق ئێمە زەرمەند دەبین بۆ زۆر گرنگە هەموو ئەم کێشانی هەر لە سەرەتاوە کەوتم کاریگەری ڕاستە و خۆی ناڕاستە و خۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵام بەشێکی ئێمە درکی پێناکەین هەتا ڕوئەدا خەڵک ئەوەندە سەرقاڵە بە ژیانی خۆی بەشێکیشی بەداخەوە ئەڵێم کە حکوومەتی هەرێم خۆڵ ئەکاتە چاوی خەڵکەوە خەڵک سەرقاڵەکە بە بابەتی لاوەکی ترەوە بۆ ئەوەی نەپەرژێتە سەر ئەوەی ئەم کێشانی تر هەیە بەڵام زۆر گرنگە بۆ نمونە ئەمڕۆ لە هەواڵەکانە بابەتێک وڵاو بووبەوە لەسەر داناغاز کە گوایە کۆمپانیای داناغاز لە مەودووە مامەڵی ڕاستی خۆ لەگەڵ حکوومەتی عێراقیەکە بەڵام تۆ سیرکە غاز لە ناوچەی کوردستانە لە لێرەوە دەرەهێنێ ڕاستە خۆ ئەدرێتە عێراق ئەم کۆمپانیا نێودەوڵەتیە دێ لەگەڵ عێراق مامەڵاکە بەڵام بەکوێ بە کارمەندی ناوخۆیی کورد لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم تەنها گلەی و گازاندەیەکەکە من پێم وابێ لە ڕووی یاساییشەوە ئەگەر هەر هەنگاوێک بنێ حکوومەتی هەرێم شکست ئەخوا لەبەرەوەی ئەم لەگەڵ دەوڵەتە مامەڵاکە بۆیە پێویست بوو حکوومەتی هەرێم پێشتر پلانێکی ورتری لەگەڵ کۆمپانیای داناغازە هەبوایە بۆی نەکەوێتە ئەم ڕۆژەی کە تەنها وەکو گلەیەک لە سوۆشال میدیا گلەی لە کۆمپانیای داناغاز بکە کە نابێ بەم شێوەیە مامەڵی لەگەڵ عێراق بکە پەیوەندی بە یەکدەستیوە کڕیسیوەکە بەدڵنیاییەوە ئێمە لە عێراقا هەمیشە شەڕ لەسەر پۆستەکان ئەەکەین جاری وا هەیە بە چەند مانگێ تشکیلی حکوومەتمان لە عێراقا پەک خستووە لە بەرەوەی ڕێک نەکەوتوین لەسەر کاندیدێک بۆ سەرۆک کۆمار یا بۆ وەزارەتێک بۆ ئەوە شەڕەکەین بەڵام بۆ مەسەلە چارە نووسسازەکانی خەڵک کە پەیوەستە بە خزمەتگوزاری و پەیوەستە بە بژێوی خەڵکەوە حکوومەتی هەرێم بەداخەوە بە لوودبەرزی و بە مامەڵەیەکی نادروستەوە قسە لەسەر ئەم پرساناکە لە کاتێکە ئەمانە پرسی نیشتیمانین کە پێویستە بە یەک دەنگی بە یەک دەستی بە یەک بڕیاری لەگەڵ بەهایە قسە بکەین. دوا سەرنجی بەڕێز دکتۆر دڵپاک تاهیر لەو بەرنامەیە من هیوادارم حکوومەتی هەرێم هەست بەو مەترسیانە بکات بە تایبەتی من ڕووی دەمم لە هیچ حیزبێک نییە مەڵکو ڕووی دەمم لە حکوومەتی هەرێمە چونکە هەموو بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەغایە ئەگەر بیەوێ هەر هەنگاوێکی تاکلایانە بمرێ دەرگاکان واڵایە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوەیە کە پێگەی حکوومەتی هەرێم بەهێز بکە نەگلاوازی بکە و هەموو هەنگاوەکان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بێت بۆیە من هیوادارم ئەو بەرپرسیارەتە لە لای حیزبەکانی ترجی بە تایبەتی لە لای پارتی دموکراتی کوردستان هەستی پێ بکرێت زیاتر بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم ئەڵنگاریانە بکە کە ڕووی تێکردووی نابێ خۆمانی لێلادەین. بەڕێز دکتۆر دڵپاک تاهیر جێگری سەرپەرشتیاری ئەنجومەنی پشتیوانیشتی نیشتیمانی کوردستان خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بن خواتان.